هر لسر همان مجاره از بری خواب دم واشنطن دیار کرده بر پرس اوفیسا رودا و واشنطن اللي جلمه دیار دمات خوش به دهجی تاف مجار شوپاند جا آستن بلندن امریکا ایدا تاف یک شوپاندیه ایرو حتی ها تو داخویانی نو تو برتکن ام بیجن هلوستن نوین امریکا اللي سربان ایریشان هنیانا بەڵێ وارشینەم کاتتان باش تاوەکو ئێستا هیچ هەڵوێستێکی نوێنە بووە لەگەڵ ئەوەی دوێنێ بەڵام بێگومان ئەمڕۆ هەڵوێستی نوێ ئەبێت ئێمە وەکو ڕوودا و کاری لەسەرەکەین هەم لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری وەلا ئێستا خۆم لە کۆنگرێسم بڕیارەکەمێکی دیکە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بێتە کۆنگرێس بریفینگی هەیە لە هەردوو ئەنجومەنەکە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران هەوڵ دەدەین ئەگەر مارکۆ ڕۆبیۆ قسە بکات بۆ ڕۆژنامەوانان هەوڵ دەدەین پرسیار لەو بکەین ئەگەرنا ئەندامانی کۆنگرێس وەربگرین لەسەر ئەم ڕووداوانەی کە لەو دوو گەڕەکە کوردیی شاری حەلەب هەنا ئەوەی کە تاوکەستا لەسەر ئاستی کۆنگرێس و لەسەر ئاستی واشنتن هەبووە بەرپرسی یاخبڵێن سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی پیرانی ئەمریکا سیناتۆر جێمس ڕویش کە یەکێکە لە هەرە سیناتۆرە دیارەکان و سەرۆکایەتی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەکات ئەو نیگەرانی خۆی دەربڕێەوە لە هەمان کاتدا داوای دەست بە جێوەستاندنی گرژەکانەکەن لەو دوو گەڕەکە کوردیە و داواکات کە ئەو هێزانێک کە سەر بە حکومەتی سووریان شەڕەکان بوەستن و شەڕەکە لە نێوان هەسەدە و ئەو دوو گروپانە بوەستن و لە هەمان کاتدا بتوانن دۆخێکی ئارامتر بگەڕنەوە بەو ناوچانە چونکە ئەو پێی وایە ئەو گرژانێکە لە ناوچانە خزمەت بە هیچ یەکێک لە سووریەکان ناکەن و هەردوێنێ ئێمە لەگەڵ ئەندامێکی دیکەی سەناتۆر قسەمان کرد کە سەناتۆر کینگ یەکێکە لە سەناتۆرە هەرە دیارەکان کە سەناتۆرێکی سربەخۆیە ماوەشی زۆرە لە ئەنجومەنی پیرانی ئەمریکایە ئەو دوێنە بەڕووداوی گوت کە سووریا کاتێک گەشتبینی بۆ سووریا بێت کە مافی پێکاتەکانی تێدا بدرێت مافی کوردی تێدا بدرێت و بە ناو ناوی کوردی هێنا و لە هەمان کاتدا ناوی پێکاتەکانی دیکەشی هێنا و لەسەر ئاستی حکوومەتیش پێشتر چەند جارێک وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە کەوان نیگەران لەو دۆخە نەردەی تایبەتی دۆناڵد ترامپ تۆم باراک لەسەر ئەم پرسە لەسەر خەتە بێت لەگەڵ هەردوو لایانی کوردی و هەروەها لایانی حکوومەتی سووری بۆی بتوانە ئەو گرژیانە کۆتایی پێبێنن ئەمریکا ئەوێت ئەو ڕێکەوتنێکە لە نێوان کورد و حکوومەتی سووریا هەیە بە تایبەتی ڕێکەوتنی دەی ئادار ئەمە جێبەجێ بکرێت نەک شەڕ و پێکدادان هەبێت لە نێوان ئەو دوو هێزەدا بێگومان ئەو ڕووداوانەی کە دوێنێ و ئەوەی ئەمڕۆ ڕووی داوە ڕووداوی گەورەترن لەو شەڕانەی یاخبڵە لەو گرژانێک کە لە چەند هەفتەی ڕابردوو هەبوون بێگومان هەڵوێستە بێت لەسەر ئاستی ئیدارەی ئەمریکا و ئەوان لەگەڵ ئەو گرژی و ئەو ئاڵۆزیانە دانین و هەوڵەدان بتوان کۆتایی بەم گرژانە بێنن بەڵام با چاوەڕێ بکەین لێ دوانی فەرمیان چیە بێت بێگومان دوای زانیاریتان پێگەێنی بەڵێ گەلێک سپاس هەفکاریمە دیار کوردە بەرپرسێ ئۆفیسا ڕۆداوێ لە واشنتن لەگەلمە بووی دەستخۆش